سڵاوڕێز خوێندکاری ژیر باخێر هاتی بۆوانەی خوێندنی زمانی سویدی سڤێنسکە سۆم ئەندرە سپرۆک. زۆر جار کە سڤێنسکە سۆم ئەندرە سپرۆک دەخینین پێویستە ڕێفەرات بنووسین. ڕێفەرات واتە کورتە باس یان پوختە باسێک لەسەر تێکستێک یان لەسەر نووسینێک کە نووسرایە ئامادەیە نووسینەکەی دەخینینەوە و کورتە باسێک لەسەری دەنووسین. بەڵام ڕێفەراتیش ڕێسا و یاسای خۆی هەیە. کەواتە ڕێفەرات واتە کورتە باس. هەندێک جار ئەوها لە مامۆستاکەت هەندێک ئینستروکشن وەردەگری. ئینستروکشن وشەی ئینستروکشن مانای چییە؟ ئینستروکشنەر یان ئینستروکشن واتە ڕێنوێنی، واتە ڕوون دەکاتەوە چ بکەی و چۆن ڕێفەراتەکە بنوێنی یان نەکتەنیا ڕێفەرات هەر چ بوو هەر ئیشەک بکەی ڕێنوێنی هەیە. لێرە ڕێنوێنیەکان 6 دانەیە نووسرایە. چ؟ یەکەمیان لاس تێکستەنە، واتە نووسینەکان بخینەوە ئێنئی تاگێت. ئێنئی تاگێت واتە بەجیاجیا، هەر یەکە و بەجیا. بێگومان ڕەنگە خوێندکار بپرسی، بێگومان هەر کەس تێکستەکەی بەجیاجیا دەخێنتەوە، کەس دوو تێکست بەیەکەوە ناخێنتەوە. بەڵام مانای ئەوەیە ئەگەر دوو تێکست یان سێ تێکستت هەبوو یەکەم جار تێکستی یەکەم دەخینەوە، وەڵامی هەموو ئەو پرسیارانەی لێرە هەیە دەدەیەوە، هەر 6 یان هەر 5 ئەو جا دەچی تێکستەکەی دی دەخینەوە، هەتا تێکەڵ نەکەی تێکستەکان لەگەڵ یەک. ڕەنگە مانای ئەوە بی. ڕێنوێنی دووەم چییە؟ هیتا ئین لێدنینگەن. پێشەچیەکەی ببینەوە. ئایا کە تێکستەکەی دەخینەوە دیارە، ڕوونە، ئاشکرایە کامە بەشی پێشەکیە؟ پێشەکی واتە پێش ئەوەی نووسەر بچیتە قوڵایی ناوەڕۆک پێشەکیەک دەنووسی. ئایا پێشەکی ئەو نووسینەی ئەتوو دەخینەوە تیدلیگە، واتە ڕوونە، ئاشکرایە، دیارە؟ ئەگەر وابوو، ئەگەر دیار بوو موتیڤێرە ئێرە سوار، واتە وەڵامەکەت هۆکاری ئەو وەڵامدانەوەیشت بنووسە لەبەر چ هەست دەکەی کە پێشەکیەکە ڕوون و ئاشکرایە. ئەگەر ڕوون و ئاشکرا نەبوو لەبەر چ هەست دەکەی کە ئاشکرا و ڕوون نییە. لە هەردوو بارودۆخ هەر دەبی موتیڤێرە بکەی، هەر دەبی بەڵگەت هەبی پاڵ پشتی قسەکانت بکات. سێم ڕێنمایی هیتا سینڤینکل. هەندێک جار یەکەم جار بابزانین سینڤینکل واتە چ؟ سینڤینکل واتە ڕوانگە لە ڕوانگەی تو، نەک لە ڕوانگەی تو، واتە ڕوانگە. ڕوانگە مانای چییە؟ گۆشەی تێڕوانین. گۆشەی تێڕوانین مانای چییە؟ واتای چییە؟ واتە هەر نووسەرێک کە شتێکی دەنووسی بێگومان لە خاڵێک دەست پێ دەکا، لە گۆشەیەک دەست پێ دەکا. دەستپێکردن لە گۆشە مانای چییە؟ مانای ئایا ئەو نووسینە بە چاوی چێ ئەو نووسینەی نووسیە؟ بۆیەنە ئەگەرە من نووسینێک بنووسم لەسەر خوێندنگە، ئەتوش دەچی دەخینەوە، هەست دەکەی نووسینی من لە تێڕوانینی لە ڕوانگەی چ کەسانێکە؟ ئایا لە ڕوانگەی خوێندکارانە؟ ئایا لە ڕوانگەی مامۆستایان ئەمن دەڕوانمە خوێندن و خوێندنگە؟ ئایا لە ڕوانگەی بەرپرسیارانە؟
لە ڕوانگەی یان لە تێڕوانینی دایک و باوکانی خوێندکارانە؟ ئایا لە ڕوانگەی چێە؟ هەندێک جار وەکو لێرەش نووسرایە لە دووسێ سوێنڤینکل هەیە، لە ڕوانگەی دووسێ کۆمەڵە. ئەگەر ئەو تێکستەی ئەتو دەیخینەوە لە زۆر تێڕوانین بوو، لە یەکیان لە دوو زیاتر بنووسە و ئێکسامپلیش بینەوە، واتە وێنە و نمونە نیشان بدە کە ئەو ڕوانگە و ئەو ڕوانگە و ئەو تێڕوانینە و لەو گۆشەیە نووسەر دەستی بە نووسینەکەی کردیە. پاشان لێت دەپرسی ئار دۆم ڕیم لیگە، ئایا سوێنڤینکلەکان، ئایا خاڵەکانی تێڕوانین گونجاون، ئایا خاڵەکان گونجاون، شیاون، باشن؟ و دیسان لێرە موتیڤێرە دیت سڤۆر، واتە بەڵگە بینەوە هۆکارەکەی چییە کە هەست دەکەی ئەو تێڕوانینە باشە یان گونجاوە یان نەگونجاوە. کەواتە هەر شتێک دەنووسی بەڵگەی بینە، ئێکسامپل بینە، نمونەی بینە، وێنەی بینە، ڕوونی بکەوە پاڵپشتی قسەکانت بی ئەو وێنانە. ئەوە زانیمان سوێنڤینکل مانای چییە؟ چونکە ئەوەی ڕاستی بی هەر نووسەرێک کە شتێک دەنووسی هیچ مەرج نییە تەنیا لە ڕوانگەی خۆیەوە شت بنووسی. نووسەری وا هەیە خۆی دەخاتە جێی هەموو کەسێک یان ئەو زۆربەی کەسەکان کە ئەگەر نووسینەکە لەسەر پرۆبلێمەک بوو یان لەسەر کێشەیەک بوو، زۆر بەباشی دەتوانی بزانی ئەو کەسانەی بەڕاستی ئەو کێشەیان هەیە لە چ بارودۆخەکن، چیان پێویستە، قسەکانیان چییە، بیر و بۆچوونیان کووە. کەواتە هەر کەسێک شتێکی نووسی مانایوان نییە ئەوە بەخۆی ئەوە ڕاو بۆچوونەکەی خۆیتی، بەڵکو زۆر کەس لە جیاتی کۆمەڵە کەسانی دیکە شت دەنووسی و ڕوانگەی ئەوان بەکاردێنی. ئێستا بزانین چمایە. هیت دەچارەم personligt ställningstagande. Eventuellt flera. Skriv ner exempel. Är de tydliga? Håller ni med? Motivera era svar. ئەو جارەی چت لێ داوا دەکەن. ställningstagande. موتیڤێرە گوتمان هۆکار دەربخە، ئەوە زانیمان هۆکارەکەی دەست دەربخە. ئەو جارەی ställningstagande مانای چییە؟ ställningstagande واتە هەڵوێست یان هەڵوێست وەرگرتن. ئایا نووسەر هەڵوێستی هەیە؟ هەندێک جار نووسەر شتێکی دەنووسی بەڵام هەست دەکەی کە ئەو نووسەرە بەخۆی هیچ هەڵوێستەکی نییە، یان بێگومان نووسەر ڕەنگە هەڵوێستی هەبی بەڵام دیاری ناخە، نیشانی نادا، هەڵوێستەکەی ڕوون نییە، هەڵوێستەکەی ئاشکران نییە، یان دەیگۆڕی هەر جارەی لایەنگری لایەک دەبی، یان زۆر نووسەرەکی بێلایەنە. واتە هەر نووسەرە کە شتێکی دەنووسی مەرج نییە هەڵوێستی هەبی، هەڵوێستیشی هەبی مەرج نییە هەڵوێستەکەی نیشان بدە، یان بیخاتە ڕوو، یان دیاری بکات، یان وات لێ دەکا ئەتوو بە خۆت هەڵوێستت هەبی کە خوێنەری، بەخۆی ئەو هەڵوێستی نییە بەڵام وا دەکا ئەتوو هەڵوێستت هەبی. کەواتە ئەو شتانە هەمووی بیر لێ بکەوە، بزانە نووسەرەکە چییە، کو نووسیتی، لە کام ڕوانگە، ئایا هەڵوێستی کەسایەتی خۆی هەیە، کەسی خۆی هەڵوێستی هەیە یانە. ئەوەیە لێرە مانای personligt ställningstagande. کەواتە دیارە پاشان نووسرایە ئایا هەڵوێستەکەی ئەگەر هەیبی ڕوونە، ئەتوش دەنووسی ڕوونە یان ڕوونیە. پاشان
ڕێنمایی دەکا مامۆستات هۆڵەر دوێت ئایا ئەتوو بە خۆت کە خوێنەری هەڵوێستت لەگەڵ هەڵوێستی نووسەرە یان نا. ڕەنگە ئەتوو هەڵوێستت وەکو نووسەر نەبی دەری ببڕا کە نا هەڵوێستی من دژی هەڵوێستی نووسەرە یان بەڵێ هەڵوێستی منیش وەکو هەڵوێستی نووسەرەکەیە لەبەر ئەو هۆکارانە. هەمیشە موتیڤێرە، هەمیشە بەڵگەی بینەوە پاڵپشتی نووسینەکانت بی. پاشان ئار سپرۆکت مێستە دێلس فۆرمێلت، ئایا ئەو زمانەی کە نووسەرەکە نووسینەکەی پێنووسیە چ جۆرە نووسینێکە؟ ئایا نووسینی فەرمیە فۆرمێلت واتە فەرمی چییە؟ واتە ئەو نووسینانەی کە دەنووسرێن لە شێوەی کتێب نووسین یان لە شێوەی پەیوەندیکردن بە دام و دەستگای دەوڵەت، چونکە نووسینی پەیوەندی لەگەڵ دام و دەستگای دەوڵەت نووسینی نامە بۆ وێنە، نووسینەکان فەرمینە، وشەکان فەرمینە، قسەکان فەرمینە. نووسینەکان زۆر جیاوازن لە ئەو نووسینانەی کە پەیامێک دەنێری بۆ هاوڕێکەت یان بۆ خزمەکانت یان بۆ ئەو کەسانەی کە دەیان ناسی و نزیکتن، ئەو هاوڕێیانەی کە لە خوێندنگە لەگەڵتن. جیاوازە جۆری قسەکردنت، هەڵبژاردننی وشەکانت لەگەڵ ئەوانە نافەرمینە، بە فەرمینینە. فەرمی واتە فۆرمێلت واتە هەڵبژاردننی وشەکان جیاوازن لەگەڵ وشەی ئەو وشانەی کە قسەیان پێدەکەی ڕۆژانە. ئەو جا بزانم هیچم نووسیە دەربارەی فەرمی و نافەرمی؟ نەمنووسیە. ئەو جا ئێستا دەینە لای شەشەم. Hittar ni ord och formuleringar som är typiska för grenen. ئایا لە کاتی خوێندنەوەت لۆ تێکستەکە وشەکانی لە تێکستەکەی هەنا یان فۆرمولێرەکان واتە دەربڕینەکان، دەربڕینی هەڵوێستەکان ئەگەر هەبوو یان جۆریەتی دانانی ڕستەکان، ڕێکخستنی وشە و دەربڕین. ئایا کووە ئەو دەربڕینانە؟ ئایا دەربڕینەکان زوو ئەتوو جوودای دەکەیەوە کە ئەو دەربڕینانە بۆ وێنە دەربڕینی نووسینی شعرە، یان ئەو دەربڕینانە ئەو جۆرە نووسینانە نووسینی کورتە ڕۆمانە یان نووسینی ڕۆمانی دوور و درێژە. ئەو جە بزانە چەند جۆرە گرێنت هەیە. گرێن لێرە گرێن نەبوو، چ بوو؟ خانگەر مانای چییە؟ خانگەر واتە چ جۆرە وێژەیە، چ جۆرە ئەدەبیاتەکە کە دەیخینیەوە لێرە ئەوە چ جۆرە نووسینەکە. لێرە نووسرایە دیسکوتێران دە تێکست واتە جۆرە نووسینەکە نووسینی گفتوگۆی لەسەر بکرێ، نووسینی دیبەیتی لەسەر بکرێ، یان نووسینی تەنیا پێشکەشکردنی زانیاری. چ جۆرە نووسینەکە کە ئەو نووسینەی ئەتوو دەیخینیەوە هەز دەکەی وشەکان زیاتر گونجاون بۆ ئەو جۆرە خانگەرە کە ئەتوو دەیخینیەوە. ئەو جا بێگومان دیسان دەبی نمونەی بینی، وێنەی بینیەوە لەبەر چ هەز دەکەی کە گونجاون یان لەبەر چ هەز دەکەی کە تیپیسک نیناواتە زۆر باو نییە، زۆر شیاو نییە بۆ ئەو خانگەرەی، بۆ ئەو بەشەی کە نووسینەکەی پێ نووسرایە. ئەوەیە ڕێنماییەکانی مامۆستایەکەت لۆ نووسینی کورتە باس یان ڕێفەرات. وابزانم
هەر ئەوەندەیە ئیدی هیوادارم کە ئەو دوو بە تایبەتی سوینڤینکل و ستێلینگستاگاندا ئەو دوو وشەیە ڕوونبی مانایان چیاوە کو بەکاریان دەهێنی وە کو سوودیان لێ وەردەگری لە کاتی نووسینی ڕێفەرات بە زمانی سویدی. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چینوێ هەربژی.